بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، بەدیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامی خۆشەویستیدا. پرۆگرامی ئەمجارەمان وەڵامی چەند پرسیارێکی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەدەینەوە بە پشتیوانی خوای تاک و تەنها و بێشەریک. پرسیاری یەکەمان بەڕێزێک دیارە لە دەرەوەی وڵاتی کوردستان دەژی، نووسیوێتی سڵاو و ڕێزی تایبەت بۆ مامۆستا فاتیح. پرسیارەکەم ئەوەیە: بەنسبەت زەکات ئەوانەی لە دەرەوەی وڵات دەژین، هەندێکیان دەڵێن ئێمە زەکات نادەین لەبەر ئەوەی مانگانە حکوومەت زەکاتیان لێ دەژێڕێتەوە لە معاشیان لە کارەکەیان. منیش چەند جارێک زیاتر پێم گوتن دەبێت زەکات لە ماڵەکەت دەربکەی. مامۆستای گیان ئەگەر لەسەر ئەوە ڕوونکردنەوە بدەی. پرسیارێکی جوانە. ئەم بەڕێزە دیارە لە وڵاتانی ئەوروپا یان ئەمریکایان هەر وڵاتێکی دەرەوەی هەرێمی کوردستان دەژی. ئەڵە زۆرێک لە خەڵکی ئێمە کە لە وێنواتە کوردەکانی کە لە ئەوروپا ژیان دەبەسەر دەبن، زەکاتی ساڵانەی پارە و پوڵ و ماڵەکانیان نادەن، بە ئەوەی بە بیانووی ئەوەی کە حکوومەتی وڵاتەکە مانگانە لە موچەکەیان لە داهاتی کارکردنەکەیان پارە دەژێڕێتەوە. ئایا ئەوە لە جیاتی زەکات دەکەوێ یان نا؟ پرسیارێکی جوانە. لە وڵامدا دەڵێن بەڕێزان، دەبێت ئەوانە زۆر ئاگاداری خۆیان بن. زەکات لەگەڵ باج لەگەڵ زەریبە دوو شتی لێک جیاوازن. زەکات بابەتێکی شەرعیە. خوای پەروەردگار سوبحانەه وتەعالە بۆ خۆی لە سوورەتی ئەتتەوبەدا دایناوە: إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها هەتا کۆتایی ئاەتەکە. زەکات شەرعیە لەسەر کەسێکە کە بڕێکی دیاری کراو لە پارە، لە زێر، لە زی و لە دینار، لە دۆلار، لە هەر عوملەیەکی سەرزەوی بڕێکی دیاری کراو کە پێی دەوتێت نیساب، واتە گەیشتە ئەوەندە، لە دینارە گەیشتە ئەوەندە ملیۆنە، لە دۆلارە گەیشتە ئەو بڕە، لە زێڕا گەیشتە 20 مسقال، لە زیوا گەیشتە 200. ئیتر بەم شێوەیە گەیشتە ئەو بڕە دیاری کراوە وە ساڵێکی بەدانراوی لە لای کەسەکە بەسەرا مایەوە، یان لە کارکردنە، لە مەحەلەکەتە، لە مارکێتەکەتە، لە دوکانەکەتە، لە شوێنی کارکردنەکەتە. ئەم کەلوپەلانە ئەو شتانی کە بۆ فرۆشتن دانراون ساڵێک بوو لەو شوێنەدا کاریان پێوە دەکرا. ئیتری هەر پیشەیەکت هەبوو گەیشتە نیسابی دیاری کراو، ئەبێ زەکات لەو ماڵە بدرێ. ئەمە خوا دیاری کردووە. تەنانەت پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای گەورە مەجالی نەداوە تەداخل و تێدا بکە. ئەم زەکاتە دەدرێ بە چێ؟ ساڵێک دوای ئەوەی کە ماڵەکە لەبەردەستا مایەوە، بڕەکەی دیاری کراوە، بە زۆر و کەمی بڕەکە زیاد ناکە. بۆ نمونە کەسێ دەفتەرە دۆلاری هەیە، هەر 102.5 زەکات دەدا، 2 وەرەقە و نیو دەدا. ئەگە بوو بە 1000 دەفتەر، خوا نافەرمێ ئەمجا لە دەفتەرێکە 5 وەرەقە بدە، نەخێر هەر ئەو بڕەیە. ئەتر بە کەسێت 40 وەرەقەی هەیە، 1 وەرەقە $100 زەکات دەدا. ئەگە ببێتە 1000 دەفتەریش، هەر 40یەکەکەی خۆی زەکات دەدا. واتە شەرع دیاری کردووە لەمە ڕووماڵاتە، لە دانەوێڵەدا، لە پارەدا، ئەتر لەو شتانەدا کەوا بژێوی ژیانی مرۆڤەکانیان لەسەرە. بۆ ئەوەی کەوا کەی لا یەکوونە دوولەتەن بەین الئەغنیاء منکم، بۆ ئەوەی ماڵ و سەرۆت و سامان لەدەست چەند کەسێکی دەوڵەمەنددا قەتیز نەبێت. بەڵام بەڕێزان، زەریبە و باج جیاوازە. زەریبە و باج حکوومەتی وڵاتەکان خۆیان دایدەنێن. لە ئەنجامی ئەوەدا کە تۆ کارت کردووە، ئەبێ مانگانە بڕێک باج بدەی بە حکوومەت. کەسێک شتێکی فرۆشتووە، شتێکی کڕیوە، بڕێک باج دەدا بە حکوومەت. ئەمە زەکات نییە. ئەمە خزمەتگوزاریە کە لە تۆی وەردەگرێ حکوومەت. ئەگە حکوومەتێکی دادپەروەر بێ، لە خزمەتکردنی تۆی هاوڵاتیدا دەبێت خەرجی بکاتەوە، سەرفی بکاتەوە. بۆ دەدا بە پرۆژەی ڕێگاوبان و ئەوانە پێتەوە دیارە کە حکوومەت ئەو باجەی لێ وەرگرتووی، بەڵام بۆشی سەرف کردویتەوە. کاتە چوویتە تەمەنەوە مانگانە پارەی لێ وەرگرتووی، بۆ ئەوەی کەوا لە کاتی پیریدا، لە کاتی خانە نشینیدا نەهێڵێ محتاجی دەستی کەسبی. مانگانە موچەی لێ وەرگرتووی، پارەکەی لە موچەکەت جێڕاوەتەوە وەکو باج و زەریبە. بەڵام کاتێکە نەخۆشکەوتی بەهۆی نەشتەرگەری و عەمەلیاتێک و نەخۆشکەوتنی منداڵەکانتەوە هەرچی پارە و پوڵتە لەدەست ناچێت. حکوومەت مەسرەفەکانت بۆ دەکا. پارەی لێ وەرگرتووی، بەڵام شوێنی نیشتەجێبوونت بۆ دابین دەکا. کەواتە باج و زەریبە کە حکوومەت و دەسەڵاتی هەر وڵاتێک دیاری دەکا، جیاوازی هەیە لەگەڵ زەکاتی شەرعیدا، کە ئەو کاتەژەکە حکوومەتی ئیسلامی هەبێ خۆی کۆی دەکاتەوە لە خەڵک.
بەڵام ئێستا کە نییە دەبێ موسڵمانان خۆیان دەریکەن وەیە پرسیارێکی جوانە ئەبێ زۆر ئاگاداری ئەوە بین ئەو بەڕێزانی کە لە ئەوروپا دەژین لە ئەمریکا لە ئوسترالیا لە هەر وڵاتێکی دنیادا دەژین نابێ بڵێن ساڵانە زەکاتی ماڵەکەمان نادەین تۆ ئەلحەمدولیلا لە ماوەی ساڵێکە 10,000 دلار لاکۆبۆتەوە 10,000 یۆرۆ لاکۆبۆتەوە نابێ بڵێ وڵات زەکات نادەم چونکە من مانگانە حکوومەت بەشێک لە داهاتەکەمی ژێڕاوەتەوە وەکو باج و زەریبە ئەوە لە زیاتی زەکات ناکەوێ ماڵەکەتان حرامی تێدەکەوێ ئینشاءالله ئەوە بەرەکەتی خوایە کە ئەو زەکاتە کە ئەمری خوای پەروەردگاری لەسەرە و دیاری کردووە دەدرێ بەچێ ئەوە ئەمری خوایە ئەوە جێبەجێکردنی فەرمانی شەرعە و ئەوەی تریشی حکومەت لێت وەردەگرێت لە زیاتی زەکاتی شەرعی ناکەوێت بە دڵنیاییەوە خزمەت گوزاریەکە بۆت سەرف لێت وەردەگرێ و لە کاتی پێویستیشا بۆ خۆت و وڵاتەکەتی سەرف دەکاتەوە دەچێتەوە خزمەتی خۆتەوە ئەگە وڵاتێکی دادپەروەر بێ ئەوە پرسیاری یەکەم پرسیاری دووەم ئەم پرسیارەشی هەر دیارە هی ئەو کەسەیەکە لە دەرەوەی وڵاتە ئەڵێ مامۆستا نوێژی قەسر و جەمع بۆ ئەوانەی دەرەوە کە کاتیان دیارەکەی سەفەر دەکەن و دەگەڕێنەوە ئایا دەتوانین ماوەیەک هەر بە قەسر و جەمع بیکەی یان لە 3 ڕۆژ زیاتر نابێ واتە ئەوانەی کە لە ئەوروپاوە دێنەوە کوردستانی خۆمانەوە بەخێر بێنەوە الحەمدولله زۆربەی هەر زۆریان من زۆر سوپاسیان دەکەم دەستخۆشیان لێ دەکەم ئەو هەموو ساڵە لە ئەوروپان کە دێنەوە کوردستان تەران نەبێت کە ئەوە لە هەموو شتێکا دەبێت الحەمدولله سوپاس بۆ خوای پەروەردگار هەموویان ئەهلی نوێژ و عیبادەتن ئەوە تا لەوێەوە پرسیاری ئەوە دەکەن کە ئێمە دێنەوە بە وڵاتی خۆمان یان جەنابە لە وڵاتێکی ئەوروپی دەچێ وڵاتێکی ئەوروپی تر ئەچێ وڵاتێکی تر تۆ کاتەکانت دیاری کراوە دەیتە کوردستان ئەزانی چەند دەمێنیتەوە پرسیارەکەی جوانە ئەزانن کەی دێن و کەی دەگەڕێنەوە کاتیان دیاری کراوە ئەم بەڕێزانە ئایا هەر 3 ڕۆژیان بۆ هەیە ئێستا من حکمی شەریعەتی ئیسلامیتان پێ دەڵێم لە مەسەبی ئیمامی شافعیدا ڕەحمەتی خوای لێبێ کەسێک سەفەری کرد بۆ شوێنێک 88 کیلۆمەتر دوور بوو کەسێک لە ئەوروپاوە هاتەوە بۆ کوردستان کە دەزانێت لێرە ماوەی 3 ڕۆژ دەمێنێتەوە من دەچم بۆ سلێمانی لە هەولێرەوە دەچم بۆ ڕانیە لە کۆیەوە 88 کیلۆمەتر لە بینی شوێنەکە تا بێ بە مەسەبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ لە مەسەبی ئیمامی شافعی و ئیمامی مالیکدا ڕەحمەتی خوا لە هەمویان بێ ئەگەر کەسێک چوو بۆ شوێنێک لە ماڵەوە یەقینی هەبوو 3 شەو و 3 ڕۆژ لەو شوێنە دەمێنێتەوە بەس مافی ئەوەی هەیە لە ڕێگادا لە چوون و هاتنەوەدا قەسر و جەمع بکە نیوەڕۆ و عەسر مەغریب و عیشا بەرێتە لا یەکتر و بە کورتکردنەوە نوێژە 4 ڕەکعاتیەکان بکە بەس لە ماڵەوە نێتی هەیە کە 3 ڕۆژ دەمێنێتەوە 3 شەو و 3 ڕۆژ دەمێنێتەوە کە گەیشتە ئەو شارە دەبێتە جێنشین واتە کەسێ لە ئەوروپاوە دێتەوە نێتی ئەوەی هەیە 3 شەو لە هەولێر لە سلێمانی لە ماڵی خزم و کەسوکاری و باوک و دایکی بمێنێتەوە مادام نێتی 3 شەوەکەت هەیە بەس لە ڕێگا قەسر و جەمعت بۆ هەیە گەیشتێ ناو شارەکە ئەبێ نوێژی نیوەڕۆ لە کاتی خۆیدا 4 کات نوێژی عەسر 4 کات مەغریب 3 کات لە کاتی خۆیدا عیشا 4 کات لە کاتی خۆیدا بکەیت مافی قەسر و جەمع نییە بەیانیش قەسر و جەمعی نییە ئەمە مەسەبی ئیمامی شافعی لا ئیمامی ئەحمەد و داودی ظاهری و ئیبن تەیمیە ڕەحمەتی خوا لە هەمویان بێ دەڵێن ئەگەر لە ماڵەوە کە دەرچووی بۆ سەفەرەکە نێتت هەبوو 4 شەو ئەوان ناڵن 3 شەو ئەڵێن 4 شەو بمێنیتەوە ئەگەر نێتت هەبوو تا 3 شەو بمێنیتەوە بۆت هەیە ئەو 3 شەو و 3 ڕۆژە لەو شوێنە قەسر و جەمع بکەیت بەس لە ماڵەوە نێتت هەبوو یەقینت هەبوو 4 شەو لەو شوێنە دەمێنیتەوە 4 شەو و 4 ڕۆژ بەس لە ڕێگای چوون و هاتنەوە تا بۆت هەیە قەسر و جەمع بکەیت کە گەیشتەوە قەسر و جەمع نامێنێ بۆ تۆ دەبێت وەکو هاوڵاتیەکی ئاسایی خەڵکی ئەو شوێنە نوێژەکانت بە تەواوەتی لە کاتی خۆیدا بکەیت لا ئیمام ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ پێشەوە ئەبوو حەنیفە دەفەرمێ ئەگەر لە ماڵەوە سەفەرت کرد بۆ شارێکی 88 کیلۆمەتر دووری یان لە وڵاتێکی دەرەوە هاتیەوە بۆ کوردستان وەکو پرسیاری ئەو بەڕێزە لە نێتتدا هەبوو کەمتر لە 15 شەو دەمێنیەوە کەمتر لە 15 شەو لای ئەبوو حەنیفە وتت لەوانەیە 13 شەو 12 شەو ئەو پەڕی 14 شەو دڵنیام ناچمە 15 شەو مۆڵەتەکەم بەسەر دەچێت ڤیزاکەم بەسەر دەچێت دەگەڕێمەوە مادام ناگاتە 15 شەو لە ماوەی ئەو 13 شەو 14 شەوەدا بۆت هەیە هەمووی قەسر و جەمع بکەیت لە کاتی سەفەرەکەتە هەموو شەو ڕۆژەکان قەسر و جەمعی خۆت بکە هەندێک لە زانایانیش دەڵێن هەتا لە سەفەربی بۆت هەیە کورتی بکەیەوە حەزەکان مانگێکت پێ بچێت تا لەو شوێنە خۆت بە سەفەری بزانی ئەمە هەندێک لە زانایان ویان وتووە وەکو لە کتێبی فیقه السنەی سەید سابقا ڕەحمەتی خوای لێبێت لە بەرجیەکە لە لاپەڕی 309 دا بە درێژی ئەم بابەتەی ڕوون کردوێتەوە کەواتە جەنابەت بە مەسەبی ئیمامی شافعی دەکەی 3 شەو و 3 ڕۆژ بە مەسەبی
إمامي أحمد و داودي ظاهري و ابن تيمية 4 ڕۆژ بمەسەبی ئەبوو حەنیفە 15 تا 15 ڕۆژ بمەسەبی زانایانێکی تریش کە دەفەرمون حتا لە سەفەراوی بۆ تەیار قەسر و جەمع بکەیت دڵت بە کامیان ئاو دەخواتەوە هەمویان حکمی شەرعین کامیانت پێ خۆشە تۆ ئەویان بکە ئەگەر پابەندی مەسەبی شافعیش بێ ئەمە وەکو کورد شافعی مەسەبین ئەویانم پێ باشتریشە بەڵام ئێوە جەنابتان کە لە ئەوروپا دەگەڕێنەوە زۆر جا لێرە جم و جوڵتان زۆرە سەردانی خزم و کەسوکار هەندێک دەوائر کڕینی شتێک فرۆشتنی شتێک مافی ڕەوای خۆتە سەردان و سەفرەیەکت هەیە دەمێکە نەهاتوویە و کوردستانی ئازیز ئالم کاتاندا بۆ ئێوە بۆ دەرچوون لە ئیشکال لە قەولی زانایان جاریوا تۆ لەوە چێت 2 مانگ لە کوردستان بمێنیتەوە یان لە وڵاتێکی ئەوروپیەوە چوویە وڵاتێکی تر زیاتر لە مانگێکت پێچوو 2 مانگت پێچوو بۆ دەرچوون لە ئیشکال ئەو ڕۆژانەی بەڕێزان کە ئیش و کارتان زۆرە ئەو ڕۆژانەی سەردانی چەند ماڵێکت هەیە و ڕۆژگار بۆ نمونە کورتە وڵاتان نوێژی نیوەڕۆ دەکەی ئەوەی عەسراتەوە تر لەوێدا هەر فریای ئەوە دەکەی بچێ دەستنوێ شەڵگریەوە لە ماڵەکانە لەوانەیە کە ماڵی زۆر خۆیی نەبێ برادێکی زۆر کراوە نەبێ لەگەڵ تا چوونە سەر ئاو تەوالێتی ناوەی ماڵ و ئەوانە تۆزە ناڕەحەت بێ تۆ کاتێک کە نوێژی نیوەڕۆت کرد جەمعی لە عەسریشی لەگەڵا بکە ینی 4 کات نوێژی نیوەڕۆ بکە 4 کات نوێژی عەسریش بکە 3 مەغریب بکە 4 عیشاشی لەگەڵا بکە مەغریب لەو ماڵەنان دەخوات دوای بڕۆ بۆ شوێنەکەی خۆت بۆ هۆتێلەکەی خۆت بۆ ماڵی مانەوەی ماڵی باوکت لە شوێنی خۆیدا مەغریبەکە بەر لای نوێژی عیشاکە واتە بەڵام بەجەمع مەمە کۆکردنەوەیە کورتکردنەوە نییە هەر 4ەکان دەکەی 3ەکە دەکەی لە کاتی خۆیدا بەڵامدایان خێتە پاڵێک نیوەڕۆ عەسر مەغریب و عیشا بۆ لای یەکتر إمام النووي رحمة الله عليه فرمان ذهب جماعة من الأئمة إلى جواز الجمع في الحضر للحاجة لمن لم يتخذه عادة لكتاب شرح صحيح مسلم على مجلد السادة هروها إمام النووي لكتاب خودا المجموع مجلد شوال لا باريس يسطو بستودودا أنقصيه هناوا دفرما كومالك لا بيشواني آين إسلام لشرع زانان رقايان داوا ئەو کەسەی کە لە شاری خۆشی دانیشتە جێیە واتە جەنابەت کە لە ئەوروپاوە هاتوویەوە نیەتە هەیە مانگێک بمێنیتەوە تر واتە تۆ لێرە بە شەریعەتی ئیسلامی بە پێی ڕەئی زانایان بووی بە هاوڵاتی ئێرە واتە میوان نەماوی وەکو من کە میوان نیم لە شارەکەی خۆمدا ئەو کەسەی کە لە شارەکەی خۆی دایەتی و نیشتە جێیە هەندێک لە زانایان ڕێگایان داوە لە ماڵی خۆشتدا بۆت هەیە جاروبار جەمع بکەی لیلحاجەتی کە پێویستیت بوو وەکو عەرزم کردن تۆ لە ئەوروپا دیتەوە جم و جۆڵت زۆرە گەڕانت زۆرە کارت زۆرە هەموو نوێژەکان لە کاتی خۆیدا لەوە ئەچێت تۆزە گرفتت بۆ دروستکە زەحمەتت بۆ دروستکە شوێنی پاک بۆ نوێشکردن بۆ دەستنوێش تازەکردنەوە ئیحراجێکت بۆ دروست دەکات مادام پێویستیەکەیە لەم کاتەدا میوانی زۆرت بۆ لادێ ناکرێ بەجیان بیاڵی شوێنەکە شوێنی نوێشکردنەکە وەکو پێویست نییە مادام پێویستیەکەیە بۆت هەیە جەمع بکەی لە بینی نیوەڕۆ و عەسرا لە بینی مەغریب و عیشادا لمن لم يتخذه عادة بەڵام وریابی لێ نەبێ بە عادەت و خۆ لێ نەبێ بە عادەت و خووان لێ نەیە ئەمجا بەردەوام کە چووشیەوە بۆ ئەوروپا وڵێ وەڵی خۆش بوو کە نیوەڕۆم دەکرد یەکسەر 4 کاتی عەسریشم دەکرد کە مەغریبم دەکرد 4 عیشاشم دەکرد ئەگەر خوا نەخواستەوە لێبێ لێت ببێتە عادەت تەرکی نوێشکردن لە کاتی خۆیدا بکەی ئەوە نابێ یان هەموو ڕۆژێ مەیکە ئەو ڕۆژانەی کە عەرزم کردی تۆ لە ئەوروپا گەڕاوێتەوە بۆی لەو ئیشکال لە ڕزگار بێ نوێژەکان قەس و جەمع مەکە بەڵام نوێژەکانت جەمع بکە بەیەکەوە بیانکە بەڵام 4 بیانکە عزیزم ئالەم حاڵەتەدا وە قسەی پێشەوانەوەبێ ڕەحمەتی خوای لێبێت لە هەردوو کتێبی شەرحی صحیحی مسلم و لە کتێبی ئەلمەجموعدا هێناوێتی بەڵام نەیکەی بە عادەت واتە تۆ مانگێک لێرەی هەموو ڕۆژە مەیکە ئەو دوو ڕۆژانەی کە چوویتە دەرەوە قەسر نوێژەکان بەجەمع بکە بەڵام ئەگەر لە ماڵەوە بووی و ئیسراحەت بووی میوانێکی ئەو تۆ نەبوو سەردانێک و سەفەرێک نەبوو ئالەو حاڵەتەدا نوێژ ڕۆژەش نوێژەکانت لە کاتی خۆیدا بە تەرتیب بکە لە وەختی خۆیدا بە 4 کاتی ئەوان خێری زیاترە ئەمە وەڵامی ئەو دوو پرسیارە بوو کە لە دەرەوەی وڵاتەوە بۆمان هاتبوو ئێستا دەچینە ناوبڕ و دوای ناوبڕێکی کورت بە ئینشاءڵڵا دێنەوە خزمەتان بەو دوو ژمارەیەی کە لەسەر شاشەکە دەیبینن دەتوانن ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە بکەن بە ئیزنی خوای گەورە. بسم الله الرحمن الرحیم. دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی زۆر بەڕێز و خۆشەویست. هاتینەوە خزمەتتان و لە ئێستاشەوە جەنابتان دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن بەو دوو ژمارەی کە لەسەر شاشەی کەناڵی دیمان دەیبینن. بەڕێزان پرسیارەکانی ئەو بەڕێزانی کە لە ئەوروپاوە پرسیاریان کردبوو پرسیاری جوان بوون وەوەی وەڵامیشماندایەوە تێمان دەگەیەنێ دینی ئیسلام دینی ئاسانکاریە دینێکە قورسایی تێدا نییە بۆ مرۆڤ دینێکە
بە تایبەت لە مەسەلەی نوێژدا بەردەوام لەگەڵتایە خی پەروەردگاریش بە هیچ شێوەیەک ڕێگەی نەدا کە مرۆڤی مسلمان لە نوێژدا ببڕدرێ بۆیە ئەوەندە کار ئاسانی لە نوێژدا هەیە بە تایبەت ئەوانەی کە لە سەفەران بە نەسی قورئان خی پەروەردگار کار ئاسانی بۆ کردوون لە فەرمودەی پێغەمبەریشدا صلی الله عليه وسلم هاتووە کە ئەم نوێژی قەسر و جەمع و کورتکردنەوە و کۆکردنەوەی نوێژەکان قەسر و جەمع بە کوردی خۆمان یعنی کورتکردنەوە و کۆکردنەوەی نوێژەکان دیاری خوایە دیاری و ڕوخسەتەکەی خوای گەورەش وەرگرن وەریگرن و کاری پێ بکەن و با دینی ئیسلام لەسەر خۆمان قورس نەکەین پەیوەندی یەکەممان بەڵێ دادەژی فەرموو عليكم السلام ورحمة الله داديان دەستخۆشی ئەو بەرنامەجوان لێ دەکەم خدا لە ڕازی بێ ڕەبی لەگەڵ جەنابیشتاندا خۆی گەورە سەربەر کە مامۆستا خوا سەلامەتتان کە خوشکە باشەکەی من خوا لە ڕازی بێ ڕەبی زۆرمان خۆش دەوێت مامۆستا زۆر خۆشحاڵم کە قسە لەگەڵ دەکەم چوار برام هەیە بەتەوە پێنجە خوشکی گەورە و بەڕێزمی یا ڕەبی کاکەکانیش هەمیشە تەمەن پڕبەرەکەت بن خوا تۆیان بۆ بێڵێ و تۆش خوشکی عزیز و بەڕێزی منی زۆر زۆر سپاسی هەستی بەڕێزت دەکەم موفق بنیا خوا دەیگەن مامۆستا گیان پرسیارێکمە بوو پرسیارەکەت بکە خوشکە باشەکەم بەڵێ مامۆستاڵایی پرسیارەکەم ئەوەیە حەزم زۆر لە عەمرەیە بەس پیاوەکەم کارێک دەکات سوێندی لەسەر دەخوا دەڵێم وەرە با پێکەوتم دڵم تا ئەو کارێک بکەم ناسوارم چمە حەجێ حەمرێ بڵێ بەڵێ جا ڕێگەی تۆش نادات ئەی تۆ بە تەنیا گە بچی لەگەڵ دەستە خوشکێکتدا لەگەڵ براژنێکە لەگەڵ خوشکێکی خۆتدا لەگەڵ برایەکتدا ئەوش ڕێگا نادا وەڵی کام مامۆستا بەس کەس سوێ لەگەڵم ڕێی ناکەوێ بەو شێوەی بڵم چکە هەم منداڵەکانم مەکتەب شتیان هەیە لەو کاتان بچن لەو وەرزێجا ناچن ڕاستە ئەی مێردەکەت بۆ ناچی یعنی ئیش گرفتەکەی چییە گرفتەکە مادیە ونا وەڵی مامۆستا گرفتەکە مادی نییە بەس کاسبێکی دەکات دەڵێ من سوێندی لەسەر دەخۆمە تا سوێندی بخۆم پێم گوناحە من ناسمەوە جێ دەڵێم واز لەو ئیشەی بێنە لەخواتە کارش کەشمان هەیە بڵێ ئەو کارە نییە لەخوا بەزای بخوا بەرەکەت تێبخە بەس خۆ مەسەلە منە بەسەر چاو شەرحێکت بۆ دەکەم بەڵام بگە ئیشێک سوێندی بە درۆی لەسەر بخۆی ئەو خوا نەخواستە خۆ پەیوەندی بە عومرەشەوە نیە پەیوەندی بە هەموو ژیان و قوتی ماڵ و منداڵت و داهاتوو نوێژ و عیبادەتیشتەوە هەیە خۆ ئینشەڵڵا بەڵکو عومرەکە بێتە سەرەتای خێر بۆ واسێنە مادام کە خۆی دەزانێ ئەم کارەوە تا دڵی پێی دەڵێ کەم کارە حرامە بژێویەکەت حرامە ئای خۆ ئەوە گڵۆپی دڵی لێی داوە بەش سەر چاو قسەیەکی باش بۆ دەکەم خۆزگە مێردە باشەکە شت ئینشەڵڵا گوێی لێ بێ بە قسەی برای خۆی بکە ئەمە سەرەتایەکی خێر دەبێت بۆ ئەوەی کە ئینسان ڕزگاری دەبێت لەو بەڵای حرامیە بەخڵای مام فڕاستی ئێستا لەکنم نییە لە ماڵەوە نییە بەس ئەمنجا پێم خۆشە پێکەوە بچین بەڵام هەچەندی پێی دەڵم واز بێ نەمادان کارشکەمان هەیە لە خوای بەزیاد بێ ئینشەڵڵا خوا بەرەکەت کارەکەی بڵم ها خەراب نییە بەس ئیشەکەی سوێندی لەسەر دەخوا لەبەر ئەوەی سوێها بۆ خۆی دڵی خۆی ئەوە تا بڵێ ئەم پارەی من بە کەڵکی عومرە نایە بە کوردی خۆمان ئینشەڵڵا قسەت بۆ دەکەم دادەژی بە ئیزنی خوای گەورە ڕوونکردنەوەیەکی باش لەسەر بابەتە بۆ جەنابت و بۆ بینەرانیش ڕوون دەکەمەوە خوشکە باشەکەم ئینشەڵڵا خوش تۆ بەنسیبت دەکا بە ئیزنی خوای گەورە پەیوەندی ترمان دایکی محەممەد فەرموو خوشکی من دایکی محەممەد فەرموو عليكم السلام ورحمة الله خوشکە باشەکەم زۆر سپاس بە ناوی ئەوانیشەوە سپاست دەکەین خوشکە باشەکەم دایکی محەممەد خوا لە ڕازی بێ سپاس دوعای خێرت دەکەین ئێمەش و کارمەندانیش بەڵێ بەڵێ لە سونەتە دوعا بکەی ئەبێت پێشوەی سەلام دەیتەوە لە ناو تەحیاتەکەدا دوعا بکەی ئاکە تەحیاتەوە بوو ئەوستا پێشەوەی لە نەتی سونەتە بەڵێ پێشوەی سەلام دەیتەوە بەڵێ بەسەر چاو ئەمجا مامۆستا گیان پرسیارێکیشم هەیە برایەکم هەیە زۆر ڕێک و پێکە بەرامبەری دایکم 90 ساڵە سەوانە لایەخەیە بەس نوێژ ناکە داوای دوعای خێری لێ یەکەم ئینشەڵڵا دوعای خێری بۆ بکە خوا هیدایەتی بدا و ئینشەڵڵا نوێژی بکە ئینشەڵڵا مامۆستا گیانە خوا سەرکەوتووی ئینشەڵڵا ڕەبی خوای گەورە هیدایەتی ئەو برا بە ڕێزەشمان دا ئینشەڵڵا قسەیەکی خێری ئێمەش بگاتە گوێی ئەو
ئینشاءڵڵا ئێوە شاوکار بن ڕوونکردنەوەشت دەدەمێ بەسەر چاو دەستخۆشی لێکە مامەستا لەبەر خاتی خوا زۆرم خۆشەوی خوای گەورەی یارمەتی بدای ئینشاءڵڵا دەستخۆشی لەو کەناڵە بەڕێزاکەم کارمەندەکانی یەخوا سەرکەوتوو بن خوای گەورە بیان سالێزی خدمەتیان بۆ جەنابتان هەیە بۆ دوعای خێرتان خوا لە ڕازی بێ خوشکە باشەکەی من خوا بتان پارێزی ئینشاءڵڵا خوا لەگەڵ مامەستا گیان دەستخۆشی لێکەم زۆر خوای گەورە بیپارێزێ لەگەڵ ئێوەشا لەگەڵ ئەولادی جەنابیشتاکەم حەز لە ئەمرە زۆرەکەم بەجارێ بۆم ڕەخسێ دوعای خێری بۆکەم یەکەم خوا گەورە مادی و معنەوی بەنسیبی دڵی خۆت ئینشاءڵڵا خوا گەورە هەم مادیەن و معنەویان بۆ هەڵدەسوڕێنێ بۆ مەقامە پیرۆزانە شاد دەبی ئینشاءڵڵا دایسەڵا مامەستاگیان دەی مامەستاگیان خوای گەورە لە وڵاتی خۆ حافیظ بێ خوشکە باشەکەم مامەستاگیانی خوشکی بەڕێزم خوا لەگەڵ بێ خۆ دادە نور فەرموو ئەلو سڵاوی خوان لێبێ مامۆستای بەڕێز ئای خوشکە دڵ ڕووناکەکەمەوە دەنگت نەبوو ئەحواڵی بەڕێزت غیاب بووم بڕوام پێ بکە زۆر پەیوەندیەکان عومر ناگیرێ وەڵڵا ڕاست دەفەرمی دادە نور بیرمان دەکردی خوشکە باشەکەم کچە باشەکەم لێ دەکەم بڕوام پێ سەلامت بنیا خۆ خۆم لەوەم برام نییە تاقانە خوشکیشم نییە زۆرم خۆشێ لە ڕاوی خۆی مامۆستا تۆ خوشکی بەڕێزی منی تۆ کچی منی باوکی باوکم یاخوا سەلامت دەکەم مامۆستا بەڕاستی من یعنی بەخۆم بێ هەموو کەسێکم خۆش بغزستن نییە پێم گوتی زۆر دوعا زۆر عالەمێ دەکەم بەڕاستی کەسی لەوانێ زۆر دوعای بەخێر لۆ دەکەم مامۆستا یا ڕەبی خوا جزای بەخێرت داتەوە ئینشاءڵڵا مەلایکەتەکانی خوای گەورەش دەڵێن خوایە هەموو ئەو دوعا بەڕێزانەی ئەم کچە باشە ئەم دادە نور بۆ موسڵمانان و ئیماندارانی دەکا خوا تۆ شەمان چاکە بۆ خۆی بنووسی لە خزمەتتان خوشکە باشەکەم کچە باشەکەم خوا لە ڕازی بیا ڕەبی مامۆستا ئەم بە پرسیارێکی خۆم بەزارە مامۆستا من لە کاتی نێزەکان لە فەرزەکان تقریبا دا قل هو الله دەخینم دا ئایەت الکورسی دەخینم یعنی زۆر حەزم ذکرەکانی ئێوانان و بەیانیانم دەکەم دەست لە کەسی عەسران لەبیرم دەچی دوای نوێژی عەسران لەبێ دەچێ لەبیرم دەچی دوای بەبیرم دێتەوە دووبارە دەیەخینمەوە زۆر مبارەکە سپاس دەکەم مامۆستا دەستخۆشی لێ دەکەم ئینشاءڵڵا خوا سەرکەوتوو دنیا و قیامەتت دەکا لەگەڵ ئێوەشا خوشکە باشەکەی من دڵمان خۆش بوو دوعای خێرم لەو بکە مامۆستا ساڵحان بێ توش دوعای خێرم دەکەم مامۆستا ئینشاءڵڵا دەبی بە هەڵگری قورئان دڵت پڕە لە قورئان بەئیزنی خوا ماشاءالله یا ڕەبی خوا کارت بۆ ئاسان کە ئینشاءڵڵا بەنێتی دڵی خۆت دەگەی بەئیزنی خوای گەورە زۆر سپاس بۆ جەنابتان خوشکە باشەکەم خوای گەورە بتان پارێزێ خوا لەگەڵ بێت دادە نور دادا کاڵە فەرموو السلام عليكم مامۆستا عەلەیکم السلام ورحمة الله خوشکە کاڵێ مامۆستا عەرەبی خوا جزات بێنێ لە دنیا و لە قیامەت لەگەڵ ئێوەی بەڕێزیشا دادەی گیان بۆ ئامۆژگاری هەفتەکەی دیکە بە منەدا چونکە دەن ئازایم لەو ئافرەتە کرد ئەی دەستەکانت خۆش بێ سەلامەت بی مامۆستا جیرانیمان بەیەکەوە بڵێ جیرانی بەڵێ ئەو لە گەڕێکێکەوە منیش لە گەڕێکێکم ڕاست دەفەرمووی بڵێ بەس هاتوو چۆمانەیە تخوا جزات داتەوە چونکە دەن ئازایم لێ کرد و لە لای خوای گەورە خۆمش پاکەوە کرد داوی تۆبەم نەسیحەم کرد یا ڕەبی خوا پاداش دەتەوە ئەم بەرنامەی ئێمەش ئینشاءڵڵا بەرنامەی پرۆگرامی خۆشەویستیە لابردنی ڕقا لابردنی کینەیە لە دڵەکاندا ئەوە بە ئاگاهێنانەوە لە منگەل لێ سوپاسی جەنابەت دەکەم دادا کاڵێک کە ئەلحەمدا بە قسەی برای خۆت و باوکی خۆت کردووە کە دوو قسەی خێرت ئەوە بۆ قیامەتی من بۆ خۆم گەلێ شادمانم بۆ قیامەتیەوە تا دڵی مرتاح بوو خوای گەورەش ئەوەی لا بردووە بەرامبەریش دڵی خاوێن دەبێتەوە دەرسێکیشە بۆ داهاتوو ئێمەش هەر پرۆگرامەکەمان ئەسڵی ئەم بەرنامەیە بەس لەبەر خاتی ئەوەیە یا ڕەبی خوا جزای بەخێری داتەوە من گەلێ سوپاست دەکەم دەستخۆشی لێ دەکەم مامۆستا پرسیارێکیشم هەیە پرسیارەکەشت بکە بەڵێ سەلامت مامۆستا زێڕ لە ماڵە هەبێ زەکاتی لێکەوێ بڕەکەی چەند بێت زۆرە کەمە دڵایی تقریبا دەر 15 مسقال بەڵێ بەسەر چاو بۆ بڕوون دەکەمەوە بەڵێ بەس بەعینی بەکارم لێنا هەر لە ماڵە دامناوە تابازنێتی کڕین و فرۆشتن نییە بەی مامەڵی پێوە بکەیت چاوەکەی گران ببێ بکڕم و بفرۆشم و هەرزان بێ بکڕم ئەوانە ناکەێت دانراوە بۆ خۆ دۆکوماڵ وەڵام مامۆستا براکانم معاش وەرەگرن پارەمەدەنێت تە خەڵم کردامەتە زێر هەر لە ماڵشا دامناوە بەسەر چاو ئینشەڵڵا قسەت بۆ دەکەم لەسەری بەسەر چاو سەلامت بخوا جزات دەتەوە لە دنیا لە قیامەت مامۆستا خوا لە ڕاز بێدا دەکاڵێ سپاس دەکەم خوای گەورەتان پارێزێ سپاس بۆ جەنابیشت خوا لەگەڵ بۆ خوشکەکەم دایکی نور فەرموو دادەیان مامۆستا گیان سەلام عەلەیکم عەلەیکم السلام ورحمة الله دادەیان مامۆستا گیان خوای گەورە پاداشتی بەخێرت باتەوە بۆ ئەو بەرنامە جوانە
لەم هەفتە بۆ ئەو هەفتە چاوەڕێی بەردامەکەتە بن خی گەورە سەربەرزی دنیا و قیامەتگاهی ئەو برا بەڕێزە کە پەیوەندیەکان نەدەبێت. سپاس بۆ جەنابە دایکی نور بەناوی ئەو برا بەڕێزانەشەوە ئێمە دەستخۆشی لە بەڕێزتان دەکەین هەر ئێمەش بەرنامەکەمان بەوە دەوڵەمەندە بێ بە پەیوەندیەکانی ئێوە بە دوعای خێری ئێوە سپاس بۆ خی گەورەکە توانی بێتمان خۆشەویستی و نور و بەرەکەتێکی خوا بخەینە ناو ماڵەکانی موسڵمانانەوە خوا ئینشەڵا بە بەرەکەتی دوعای خێری ئێوەش ڕەحم بە ئێمەش بکە بە ئیزنی خی گەورە. سپاستان دەکەم لە خزمەتان دایکی نور. بەڕێزی مامۆستاگیان پرسیاری یەکەمم مامۆستا من هەموو شەوێ سپاس بۆ خی گەورە سوورەتی الواقعە سوورەتی تەبارەک سوورەتی بەقەرە ئەی خوێنم بەڵام لە سوورەتی بەقەرە زۆر کات خەوم لێ ئەکەوێ ئایا دروستە مامۆستا؟ بەسەرچا ئەو پرسیاریەکە من خوا پاداش بداتەوە. مامۆستاگیان پرسیاری دووهەمیشیانم من و مێردەکەم کێشەیەکمانەیە تا کێشەکەمان لە مەحکەمەیە مارەی و ئاڵتونم زۆر هەبوو و زۆرم فرۆشتووە ئەلحەمدولیلا سپاس بۆ خوا گەورە کە من خۆم موسەی تایبەتی خۆمم هەیە. ئێستا مێردەکەم حاکم داوام لێ ئەکا ئەڵێ دوو شایدم بۆ بێنە کە تۆ ئەم ئاڵتونانەت و ئەم پارانەت سرف کردۆ بۆ ماڵ. بەڵێ ڕاستە من سەرفم کردۆ بۆ ماڵ بەڵام ماڵەسا من کەسێکی خۆم نەبردۆ لە کاتی فرۆشتنی ئاڵتونەکانمە ئایا باوکم بێ بران بێ بڵێ من وا ئەسم ئەم ئاڵتونەم فرۆشتووە و ئەیدەم بم پێداویستێ بۆ ماڵەستا مێردەکەم هەمووی هاشای لێکان لەوێ بەڵێ ئەڵێ شتیوانیە قانونیش بە من ئەڵێ دێ دوو شایدێنی بەڵێ مامۆستا کەس و کاریشم ئەڵێن ئێمە گوناهبارین تاوان بارین ئێمە بین لە خۆمانەوە شایدیت بۆ بین ئێمە ئاگدار نەبووینە کە ئاگار لێ نەبوو بە چای خۆیان نبینیوە. مامۆستا گیان پرسیاری سێیەمیشیانم تقریبەن 10 ساڵ یان 10 ساڵە عەرزەیەکم هەیە عەرزەکە خوا ئاگای لە نێتی بووەکانە کە کڕیتم وتم ئەوەدا ئەنێنیان بۆ عەمرەیەکیان بۆ حەجێکی تایبەتی خۆم. ئێستا باری داراییم ئەو باشە نییە دام ناوە بۆ فرۆشتن بەڵام چەند ساڵیشە هەمە زەکاتم لێ نەداوە ئایا زەکاتی لەسەرە ئەو پاسە زەویە ماڵەکە ئەو زەویە زەویەکی تیجاری بەرچاوە یان زەوێکی کەوتووە و بێ بازاڕە؟ وەڵی مامۆستا زەویەکی کەوتووە و بازاڕی هەر نییە بەڵام من کە کڕیتم وتم بۆ خۆم ئەیدەمیان بە حەجێکیان بە عەمرەیەک بۆ خۆم بەڵامێبی فرۆشم مامۆستا ئایا زەکاتی لێ ئەکرێت چەند ساڵیشە هەمە زەکاتم لێ نەداوە. بەسەر چاو پرسیارەکە دایکی نوری شەڵا بۆ ڕوون دەکەمەوە بەسەر چاوان خۆش زۆر مەمنونم خی گەورە لێت ڕازی بێ مامۆستا ئەجمعین شەڵا خوشکە باشەکەی من دایکی نور دایکی من بەسەر چاو خوشکە گەورەکەم. باوکی ئیبراهیم فەرموو برا باشەکەم. باوکی ئیبراهیم فەرموو لە خزمەتتان. عەلەیکم السەلام وڕەحمەت الله. باوکی ئیبراهیم لە خزمەتتان. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. صلاة دائمة لختي كويا هوليني. بلا قربان لاش تنساغ به. بو كويا هولير خصوص زمان درسته. امر خويا من شل هولير لكويا وديم بو هولير بلا 100 كيلومتر. شكو من خم سعر اللي انا اخر باور كان زانم. 100 كيلومتر ما مصطفى ابراهيم باوشي ابراهيم. والله تقريبا قديم حفظه ابو يسار دقينا وصار شيخ بس في دقينا وصار بس يعني بيني هولير وكويا 6 كيلومتر بس صرت شوق همون روجر من هاي وخاص بلا عفوا تقريبا دور دار سير يقرر نازين حتى داخلي سنوري شارواني هولير دبي 61 كيلومتر بلا دو روج ده شنو روجك ناچن دەست خۆش بێ بەسەر چاو شەڵا جا بدەمەوە باوکی ئیبراهیم پرسیارێکی جوانە دەستەکانت خۆش بێ. باوکی محەممەد فەرموو. عەلەیکم السەلام وڕەحمەت الله. باوکی محەممەد برای بەڕێز و خۆشەویستم. پرسیارەکە لە خزمەتم. مامۆستا بەعزێ مامۆستا ئەڵێن حەدی زەراعی چێتە بابی وەرەسەوە بەعزێکیش ئەڵێن ناکەوێت. طبعا هذه زراعي مالي حكومتنا مالي كذب بارني الكريوه راسته يساك تجي من اللباو اشد باري ورثه ويا ناشي
والله هل من پرسیارەکە ڕێنماییەکە دەکەم چکە من وەکو مفتینی محەز ناکەم بەرنامەکەشم هەندێ بابەت بۆ وروژێنێکە لە خۆشەویستی ماڵەکان بدا بەس باوکی محەممەد من بە پرسیارەکەی جەنابەت ئیشاڵڵا ڕوونکردنەوەی بۆ بەڕێست ومۆنی ئەو پرسیارانەشمان ڕۆژانە لێ دەکەن ڕوونکردنەوە بەرچاوڕوونیتان دەدەمێ نەک فتوای ئیشاڵڵا باشە برا باشەکەم ڕاستە من ڕێنمایەکە دەدەمێ بۆی کە دڵی ئینسانی ئیسلاحەت بکە و ئێنا منۆکو خۆم بە شایانی فتوادان نازانم بەڵام هەر بە حرمەتی پرسیارەکەی تۆ ڕوونکردنەوەیەکی وا دەدەمێ کە دڵ ئیسلاحەت بکە بە ئیزنی خوای گەورە. باشی محەممەد سوپاس بۆ تەلەفۆنەکەت برا ئازیزەکەی من قوربانم سەرچاو گیانەکەم خوا لەگەڵ بە قوربان. دو پەیوەندیمان خوشکە سارا دەبێ دادە سارا فەرموو. سلام علیکم مامۆستایان. علیکم السلام و رحمة الله خوشکە سارا. باشی مامۆستایان لە دوعای خێر بێ بەشم مەکە 4 ساڵە دەستگیران نارم هاوسەرەکەم لە ئەوروپایە هەموو هەوڵێکی خۆی هاوە ئیتر نسیبم هەر ناڕوا تم بەیانی جمعەیە و لە دوعای خێر بێ بەشم نەکەی سوپاس دەکەم. یا ڕەبی خوای گەورە کارت بۆ ئاسان کە ئینشاءالله زۆر کەسێکی بە سەبرم ڕوو لە خوان ئینشاءالله خێری پێوە بۆ دواکەوتنەکەش خێری پێوەیە تۆ نازانی مادەم کەسەکەش الحەمدوللا لە ئەوروپایەوە ئەویش سەبری گرتووە 4 ساڵە و هەموو هەوڵێکی خۆی داوە خێر کەسەکان تۆزێ عەزیێتم ئەیان بەس هەر بەردەوام سوژدەی شکر ئەبەم زۆر ناڕەحەتم دەستگیران خۆشکول لە دەستگیران ڕازی ئەو لە تۆ ڕازی شکاتان لێ لە بینە گوێ لە قسەی خەڵکی مەگرە قسەشت بۆ دەکەم دادە سارا باشە گیاندادەی بەڕێز باشەکەم بەستە چەند باوکی من خوا لەگەڵ بێخوا دەستان خۆش بێ بۆ دیتر وەرگرین بۆی کە وەڵامێکی باش بدەینەوە جەنابتان داوای لێبوردن لەو بەڕێزان دەکەین کە لەسەر تەلەفۆنمانەوانە و نەمانتوانی لە خزمەتیان دابین ئینشاءالله دەرفەت دەبێت لە بەرنامەکانی داهاتوودا پەیوەندەکانی ئەوانی ژوەر دەگرین ئینشاءالله تعالى دەستی هەموو لایەکتان خۆش بێ بۆ قسە جوانەکانتان بۆ پەیوەندی باشەکانتان. پەیوەندی یەکەممان دادەژی فەرمووی حەزم لە عومرەیە پێشی خۆشە لەگەڵ هاوسەرما بچن بەڕاستی ژنومێر لێگەڵ یەکا بچن بۆ عومرە بۆ حەج بەڕاستی ئەوە جێگەی خۆیەتی بەڵام کاتێ مێردەکەت دەڵێ هەتا ئەو ئیشە بکەم کە سوێندی تێدا دەخۆم ئەوە خۆی نیشانەی حرامێتە. الإثم ما حاك في صدرك وكرهت أن يطلع عليه الناس. پیغمبر صلى الله عليه وسلم دەفتەرمێ ئیستەفتی قەلبەک پرس بە دڵی خۆت بکە پاوەڕکە پرسی هیچ مەلایەکی ناوێت. ئێستا ئەو مێردە باشەی تۆ ئەلحەمدوللا گڵۆپی ئیمانی ئیش دەکا گڵۆپی ویژدانی ئیش دەکا ئیشارەتە سوورەکەی لێداوە هەر خۆی ئەوەندە بۆ پارەی کە دەستی دەکەوێت لە ڕێگەی سوێند خواردنی نامەشروع و ناڕەواوە خۆی دەڵێ وەڵڵاهی خۆ ئاگیان ئەم پارە پیسەی من بە کەڵکی ئەم ڕێبازە مبارەکە نایە ئەم سەفەرە پیرۆزە نایە. بەڵام خۆ بەڕێزان پارە هەر شەر نییە بۆ عومرە دەبێ پاک بێ پارەی ڕۆژانەی ناوماڵ و منداڵەکەمان لە پەرداخی ئاوەوە تا کەوچکێ برنج و شلەکە دەیخۆین لەسەر سفرەکەمان ئەبێ هەمووی حەڵاڵ بێ. ڕاستە دەبێ ئەو پارەی کە پێی دەچی بۆ حەج و عومرە پاڵەفتەی پاکەکان بێ لەو سەفەر مبارەک و پاکەدا بەکار بێ بەڵام ئەی ژیانی ترت بۆی ئینشاءالله ئومێدەوارم هاوسەری دادەژی بەڕاستی ئەمە الحەمدوللا خوا ئاگاداری خستۆتەوە و دادەژیش خوشکە باشەکەم ئینشاءالله دایما لەگەڵ یا ئەم قسانی کە من بە جەنابتی دەڵێم ئینشاءالله تۆ زۆر بە زمانێکی شیرین زۆر بە زمانی نوسح و نەسیحەت نەخوا نەخواسە ڕووخاندن و ڕووژاندن و ڕووشاندن ئەوە نا بەدڵ سۆزانە بڵێ پیاوەکە یا ڕەبی خوا لێ ڕازی بێ واللهی من ئەگە پێم خۆشە عومرە بکەم ئەگەر لەگەڵ تۆیان نەبم باوەڕکە بشتم ئیسفادەی لێ ناکەم دڵم ئەو ناخواتەوە چەند خۆشە ئێمە هاوسەری دنیا و قیامەت بین بەیەکەوە لە هەموو خۆشی و ناخۆشی ژیانە ئیشەڵڵا بەیەکەوە دەبین لەم حەجە مبارەکەدا لەم عومرە مبارەکەدا بەیەکەوە بین. بەڵام ئێستا خوا ڕەحمی بە ئێمە کردووە من پارویەک نان کەمتر دەخۆم دڵنیا دەبم هاوکارت دەبم لە مەسرەفی کەمی ماڵەکە دەکەین زۆرێک لە خۆمان دەگرینەوە بەڵام پارەیەک کە دڵت ئەوە تا ڕێگەت پێ نادا عومرەیەکی پێ بکەیت کەواتە وجدان دڵ ئیمان پێمان دەڵێ ئەم پارەیە حرامە بەخۆ زۆریش کۆبکەینەوە ئیستفادەی لێ ناکەین بۆیە با بڕیار بدەین ناوی خوای لێ بێنە ئێمە بە پیشەکەی ترمان ئینشاءالله دەژین کەمێک بەرەکەتی تێدا بێ زۆر باشترە بۆ هەمومان لە زۆرێکی زۆر کە بە سوێندی بەدرۆ شەو بینەوە ماڵەوە مرتاح نەبین لە ڕوومان نایە ئەو تا ئێمە لە ڕوومان نایە بە پارەیەکی ئەوە سەفەرێکی ماڵی خوا بکەین ئەی خوا پەناماندا چۆن لە ڕوومان دێ بچینەوە حزوری خوا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت لە ڕۆژی قیامەتە هەموو شتێک پرسیارێکی لەسەرە ماڵ نەبێ ماڵ دوو پرسیاری لەسەرە من ئەین اکتسبه وفیما ئەنفقه چۆنت پەیدا کرد و چۆنیشت سەرف کرد دوو پرسیارە ئەی خوای ئێمە لەوێر چۆم ڕوومان بێ بڵێم خوای ئەم پارەم بە سوێندی بەدرۆ پەیدا کرد
کەواتە بە ئێستا وازی لێبێنین ئەم سەفەری عومرەیە دەبێتە خێرێکی گەورە واللهی دڵنیاش بە خوا ئەو پیشەی ترتان ئەگەر کەمیش بێ خوا بەرەکەتێکی وای تێدەخا هێندەتان لە نەخۆشی و ناخۆشی و بەڵای لابەلا و کاری لابەرا دوور دەخاتەوە واللهی بە ژیانێکی زۆر سەربەرزانە دەژین ئینشاءڵڵا دادەژی تۆ بە ئیزنی خوا بە زمانی شیرین قەنەعەت بە هاوسەرت بکە یا ڕەبی خوا کاریشتان بۆ ئاساکە بەیەکەوە هەردوو لاتان بە خزمەت ئەو ماڵە پیرۆزەی پەروەردگار و زیارەتی دیداری ڕسول الله صلی الله عليه وسلم شاد بن و ئینشاءڵڵا کە چوشن دوعای خێرمان بۆ بکەن. دایکی محەممەد دەڵێت لە نوێژدا لە تەحیاتە پێش سەلامدانەوە لە نوێژی سونەتدا بۆت هەیە دوعا بکەی بەڵێ دوعا زۆر بکە بەڵام شەر نییە بە دەنگی بەرز یعنی بە کوردی بیخوێنی دانیشە لە ناو تەحیاتەکەدا ئیتر زۆر بڵێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار وقورترين دعايا لنا أدعى ربنا آتنا في الدنيا حسنة دا وفي الآخرة حسنة وقنا عذاب النار كدلي ربنا آتنا في الدنيا حسنة حرشي شاكي أم دنيا بينا ميشكي خواتوا يا ربي خوا داوال لێدەکەم هەر شتێک کە دڵ پێی خۆشە کە چاو پێ ڕۆشنە کە ماڵی پێ ئاوەدانە کە جەستە پێی مرتاحە کە خێری ئەم خۆشی بەرەکەتی دنیای خوا بەسەر خۆمان و ئەم خێزانەی دابڕێژە وفي الآخرة حسنة خوا هەرچی خێر و بێری قیامەتە لە چاوپێکەوتنی خۆت لە چاوپێکەوتنی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم لە شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چوونە ڕیزی ئیمانداران و زومڕەی ئیماندارانەوە بۆ چوونە ناو بەهەشت لە فردەوسی ئەعلا لە هەموو خۆشیە بەرزەکانی بەهەشت یا ڕەبی خوایە ئەگەر منیش شاعر نیم و کردەوەکارم نین خوایە خۆت پێمان ببەخشە ئەمانە هەموو لە نێتی دڵی خۆتا بێنەوە بەرە لەگەڵ گوتنەوەی ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار يا ربي خوا لە ئاگری دۆزەق بەدوورمان کەی خوایە من کردەوەکانم پیسن خراپن خوایە پێش ئەوەی بمرم لێم خۆش بی خوایە لە قەبرا لێم خۆش بی لە مەیدانی مەحشەرا لێم خۆش بی لەسەر پردی سیڕات بمبووری و نەچمە جەهەنەمەوە خوایە نەخلیسکێم ئەم دوعانە لە تەحیاتە حەز دەکەی هەزار جار ئەم ربنا آتنا دووبارە بکەوە بەڵام لە مێشکدا بە کوردی خۆمان ئەو هەموو شتە چاکانەی دنیا و قیامەت بێنە بەرمێشکی خۆت بەڵە دروستە و خوا پاداش داتەوە ئەڵێ براکەم نوێژ ناکات و خزمەتی دایکم دەکات خزمەتی دایک بەرەکەتە بەڵام بەخوا نوێش لە پێش هەموو شتێکەوەیە بەڵام ئومێدەوارم مادەم ئەم برایە بە جوانی خزمەتی داکی دەکات واللهی دوعای دەکەین و ئیشاءالله خوش دایکی محەممەد خوشکە باشەکەم تۆش لە نزیکەوە بیدوێنە ئێمە هەمومان دەوێت بانکخواز بین بانکخوازی لە ئیسلامدا هەر پێویست بە مامۆستای ئاینی ناکە تۆ ئافرەتێکی بانکخوازی بۆ براکەی خۆت نزیکترین کەس دەلێتەوە بڵێ وەڵڵی برایەکەم تۆ سەرەی ئێمە هەموو بەرز کردەوە کە ئەوە جوان لە خزمەتی دایکم دای خزمەتکردنی دایک هەر کەسێک دایک لێ ڕازی بێ خواش لێ ڕازیە جا تخوا حەیڤنێتەوە کوڕێکی ئاوا باشی مرۆڤ حەزی بە مەدحە مرۆڤ حەزی لێ کارەکانی خەڵک هەڵیان سەنگێنێ ئەگەر خزمەتی دایکی خۆشی بێ دوای دەستخۆشی دوای دوعای خێرت بڵێت تخوا برا شیرینەکەم تخوا دەستکە بە نوێژەکانت تخوا بە ئەم کارە جوانانت بەرەکەتدار بن با لای خوا قبول کراو بن اینجا بە تایبەتی تۆ سەرەتا بینێرە بۆ نوێژی جومعە بڵێ من تکال لێ دەکەم بەس جومعەکان بچۆ جومعە ئێستا زۆربەی خەڵک هەیە بەس ڕۆژی جومعە هاتۆ بۆ مزگەوتی ئێمە سوپاس بۆ خوا ئێستاکانە لێی دەپرسمەوە ئەڵێ بەخوا نوێژی بەیانیانیش دەکەم یعنی ماوەیەک بەس نوێژی نێوڕوانی کردو ئەی نوێژی عەسر سوپاس بۆ خوای گەورەوە ساڵێکی زیاتر پێچووە یا ساڵە بەخوا نوێژی بەیانی دەست بە مزگەوت هەلوە تا شیرینی ئەم دین و ئیمان و نوێژە چوە دڵتەوە وردە وردە ڕێگەکەی وەکو فیزویەک زیاد دەکا وەکو چیمەنێک بڵاو دەبێتەوە تۆ ئینشاءالله لە نوێژی جومعەوە فێری کە بە ئیزنی خوا لەگەڵ هاوسەرتدا لەگەڵ کوڕەکانتدا خۆت بڵێ وەرە چ مزگەوتێکت بەدڵە وەرە وەکو خوشک و برایەک دەچین بۆ نوێژی جومعە من دەستمە بەشی یافرەتان زۆر بچە بەشی پیاوان لە جومعەکانەوە دڵی با ئاو بخواتەوە ئینشاءالله هانی بدە بۆ نوێژکردن و ئێمەش دوعای خێری بۆ دەکەین دادەنور خوشکە دڵڕووناکەکەم چەند هەفتەیەک بۆم دیارە و تەلەفۆنەکانی بۆ وەرجین نەگیراوە ئینشاءالله خوا هەر پاداشتی بۆ نووسیوی ئەڵێ لە کاتی نوێژەکاندا الحەمدولillah دەقول هو الله دەئات الکورسی ئەی چ خێر و بەرەکەتێکی گەورەیە سوپاس بۆ ئەڵڵا ئینشاءالله کاتێک کە لە نوێژی عەسرانە لەبیرت دەچێ ماندووی مێشکت بە ڕۆژتێنشکە دەڕوا قەیچەکە شەر نییە کاتەکە بە فێڕۆ ناچێ هەر وەختێک کە نوێژەکە با تەواویش بوو بێ با کاتەکەش ڕێشت بێت لە دوای ئەوەوە بە ئیزنی خوا هەوڵ بدە دووبارەیان بکەوە ئیتر ئەوە واجبێک نییە بڵێ لەم دەقەیەدا نەبێ بەم شێوە دروست نابێ ئیتر لەو کاتانی ترا لە کەیە مەجالت بوو ئینشاءالله هەوڵ بدە قەرە بویان بکەوە خوای گەورە زیاتر دڵدڕووناکە دادەنووری ئینشاءالله هەموو قورئانیش لە خزمەتیا دەبی هەمووی دێتە ناو دڵ و دەروونتەوە دەبی بە حافزی قورئان ئینشاءالله دڵی ئێوەی نابینا ڕووناکە دادەکاڵێ دەڵێ لەسەر بەرنامەکەی پێشوو چون گەرنی ئەو خوشکە بەخۆ ئازا کە دەستەکانت خۆش بێ الحەمدولillah بەرنامەی ئیسلامی ئەم بەرنامەی پرۆگرامی خۆشەویستی لەم کەناڵەوە ڕووتاری جومعەکانمان والله هەمووی ذیکرایە فذەکر فإن الذیکرا تەنفع المؤمنین
ئەوەی ئیمانداری بە حەقا تووڕە نابێ. وەڵام مامۆستا بۆ باسی ئەوەی کرد بۆ وای پێوتم دەڵێ یا ڕەبی دەستت خۆش بێ کەلامی خوات بە بیریە نامەوە بۆی لەم دنیادا بە پاکی بژیم بۆی بە پاکی بچمەوە حزوری خوا دادەکاڵێ دەستخۆشی لێ دەکەم و الحەمدە ئینشەڵڵا دەرسێکی گەورەش هەم خۆم پێش جەنابیشت قەت تەداخولی ژیانی خەڵک نەکەین. جاری تریش لە بەرنامە باسم کرد مرۆڤی سەرکەوتوو ئەوەیە ئەوەندە بە خۆمانەوە مەشغوڵ بین ئەوەندە بیری قبر و قیامەتی خۆمان هەبێ ئەوەندە بیر لە ژیانێکی شەرەفمەندانە بۆ ژیانی دنیای خۆمان و ناو چوارچەوەی ماڵ و مەدخەلی خۆمان بکەینەوە قەت سەیری ئەو لا مەکە ئیلا مەگەر کەسێک خۆی داوای ڕاوێژ و پرسێک لێ بکە ئەمیندارانە نەسیحەتی بکە قەت چاوم مەژێڕە دراوسەکەم چی کرد و چی نەکرد و هاوڕێکەم چی کرد خوا لە قیامەتە لە من ناپرسێتەوە بۆ ئەو وای کرد بەس لێمان دەپرسێتەوە بۆ تۆ باسی ئەوت کرد جا توخوا حیف نییە من لە قیامەتە دەفتەری ئەعمالی خۆم بەکردەوەی خەڵک کە خوا نەیفەرمۆ پەیوەندی بە تۆوە هەیە من بچم ڕەشیکەمەوە بەڵام بە هەرحاڵ دەستخۆشی لێ دەکەم کارێکی گەورەت کردووە یەکێک لە ئامانجەکانی پرۆگرامی خۆشەویستی تێناوەتە جێ خوشکە کاڵی یەخوا دەست خۆش بێ ئەڵێ 10 مسقال 15 مسقال زێڕ لە ماڵەوە هەبێ مادام کڕین و فرۆشتنی پێوە ناکەی و بڕەکەی ناگاتە حەدی نیسابی زەکات نەخێر زەکاتی لەسەر نییە بەڵام هەرۆ خوشکلانە بژێری خوا خوشکەکەم ئەگەر جارێک بۆ نمونە 6 تاک بازنت فرۆشت ملیوانکەیەکت فرۆش بای ملیۆنێک دینارە هەر وەکو شکرانەی خوا کە چەند ساڵە کەشکر ئەم ئاڵتونانت کۆ کردوێتەوە کە بای ملیۆنێکت فرۆش 25,000 لێ بکە بەخێر ئەمجا بچۆ پارەکە بدەوە بە زیاڕێکی تر کە گۆڕیتن بەڵام ئەگەر لە ماڵەوە چەند ساڵی تر ئەواداننا 10 مسقال و 15 مسقال و ئەوانە بۆ ئافرەت چونکە بۆ نێتی مامەڵە و کڕین و فرۆشتندان نەناوە نەخێر زەکاتی لەسەر نێ و گونەحبار نابی لێت مبارەک بێ. دایکی نور فەرمووی پرسیاری یەکەمم هەموو شێ واقعە و بەقەڕە و ئەوانە دەخوێنن تەبارەک یا ڕەبی خوا جزاداتەوە خۆشگە هەموو ئافرەتان لە زیاتی تەماشاکردنی تەلەڤیزۆن و ئەڵقە ئەوا لە خزمەت قورئان دابوونایە ئینشاءڵڵا قەت عەزابی قەبر نابینی ئینشاءڵڵا عاقبەت خێر دەبی لە سەرە مەرگا بەدەم قورئان خوێندنەوە دەچێەوە لیقای خوای پەروەردگار ئەو ماڵە پڕ دەبێت لە بەرەکەت جاری بە سوڕەتی بەقەڕە بە دڵنیاییەوە 2 جوز و نیو درێژە خەول لێ دەکەوێت خوا ئەجرەکەی هەموو بۆ نووسی بەدەم قورئان خوێندنەوە شەو خەول لێ بکەوێت بەرەکەتی خوایە تا شوێت خوێندووە ئەجرەکە نووسراوە کە خەوی شلێکەوە خوا دەفرێنن فریشتەکان مەی بڕن هەمووی بۆ بنووسن هەتا ئەجرەکە تەواو دەبێت دڵت زۆر پێی خۆش بێ استیقامەت هەبێت لەسەری بەردەوام ئاوا شەوانە لە خزمەت قورئاندا بە ئیزنی خوای پەروەردگار ئەوەی کە خەوتوشی خوا بەخێر نووسیوێتی ئەڵێ مێردەکەم بەداخەوە شێشەمان هەیە لە محکەمە دایمارێکت فرۆشتووە ڕاستە دادۆری بە ڕێزیش ڕاست دەکات دەبێت شاهیدت هەبێ نووسراوە هەبێ بەڵگەت هەبێ مادام مێردەکەت بەداخەوە خۆی گوناه ئەگە وەکو جەنابەت دێرە من قسەی تۆ دەبیستم ئەوە والله یعلم سەرائر ئەوەی کە نێتی ناو دڵ ئەوەیە پەروەردگار پێی ئاگادارە متمانم بە ڕاستگۆیی بە ڕێزیش هەیە دایکی نور ئەو مێردە دەگەر و یەقینەن دەزانێتەوە ئەم کارانت بۆ کردووە مارەیت بۆ فرۆشتووە خزمەتی ماڵ و منداڵت بۆ کردووە ئێستا حاشای لێ دەکا غەدر لە خۆی دەکا دەیباتەوە قیامەتی خۆی بەڵام کە سوکاری شت مافی ئەویان نییە هەر کەسێ با بشزانە 100% وایە بە چاوی خۆی نەیبینیوە ئاگای لێ نەبووە بۆی باز نەکراوە شاهید نەبووە بەسەریەوە کەس ناتوانێت بە شاهیدی بدە تۆش بەداخەوە یا ڕەبی ماڵ لە کەس تێک نەچێت تازە بە پارە و مارەی نایەتەوە وێدەوارم ئینشاڵڵا ئێوە نەگەنە کۆتایی ڕۆژە بە ماڵ و حاڵی خۆتان بە یەکەوە شاد ببنەوە ئەو کاتە هەموو مارەی و هەموو ماڵی دنیا بە قوربانی 1 سەعات ژیانی ژنمێر بێ بەیەکەوە والله تۆ مێردەکەت هەر پەنجەیەکی هەموو سەرۆت و سامانی دنیا بۆ تۆ دێنێ ئەگە بتوانن ژیانێکی شەرەفمەندانە و تەبایی و ڕێک و پێکی بەیەکەوە بەسەر بەرن ئینشاڵڵا تۆ هەوڵ بدە تەنەزول مارەیەکانە تازە هەر لیان بپرسەوە کە شەو بەڵگە و شاهید نییە من پێم باش ئەمە دەرفەتێکیش بێ بە مێردەکەت بڵی پیاوەکە ئێستا کە باسی ئەوانە دەکەم هەموو ماڵی دنیا بە قوربانی تۆ بێ بەڵام ئەو ڕەفتارانی کە لێت ناڕازی بوو یان تۆ لە من ناڕازی بووی دەوەرە با لەسەر ئەمانە ڕێکەوین هەموو ماڵ و مارەیەکەم وەی هەشمە بە قوربانی تۆی دەکەم بە قوربانی ماڵەکە و خۆشگوزەرانی بینی خۆمانی دەکەین تۆ ئینشاءڵڵا هەوڵ بدە ئەگەر هیچ دەرفەتێک ماوە و گونجانێک ماوە بە ئیزنی خوا مەیگەێنە تەلاقی کۆتایی یا ڕەبی خوا ئیسلاحی حاڵتان بکە ئەڵێ زەوێکی بە بازاڕمان هەیە نافرۆشێ ئەم زەویانە کە بازاڕیان نییە بۆ کڕین و فرۆشتنیشدان نەناوە وتوتە حەج و عومرەیەک پێ دەکەم ئەو ڕۆژێک کە پارەکەت بەدەست کەوتەوە فرۆشتت بۆ نمونە 10 ساڵ ئەم زەوێت داناوە 5 ساڵە داناوە زەکات لە هیچی نەداوە گوناهبار نەبووی ئەمە زەکاتی لەسەر نییە شوێنێکی تیجاری نییە بەڵام کە پارەکەت وەرگرت ئینشاءڵڵا عومرەی پێ بکەی حەجی پێ بکەی مەسلەفی ماڵی پێ بکەی کە پارەکەت وەرگرت دایکی نور پارەکە مەبە بۆ ماڵە نووسنگەکەی فرۆشتنی عقارات وەرت گرت پارەکە بۆ نمونە 2 دەفتەر دۆلارە 4 دەفتەر دۆلارە مەی بە ماڵەوە هەتا لە دەفتەرێکە 2 وەرەقە و نیوی لێ دەدەی 1 جار 1 ساڵ نەک بڵێ وەڵا زەکاتی 5 ساڵی لێ دەم زەکاتی 10 ساڵی لێ دەدەم ئەو ڕۆژەی پارەکەت وەرگرت مەڵە وەڵا ئەم پارەش ساڵێکی بەسەرا تێپەڕێ نەهەنا هەر ئەو ڕۆژەی لە نووسنگەکە پارەکەت وەرگرت هەمان سەعات لە دەفتەرێکە 2 وەرەقە و نیوی لێ دەرکە 1 جار بۆ 1 جار
خوای گەورە ماڵەکەی پاک کردویتەوە ئەوەش نێتی ئەوەش بابەتی زەکاتی عەرزەکەت تۆ هیچ گوناهێکت لەسەر نامێنێ ئەو کاتە. باوکی ئیبراهیم داڵێ لە خەتی کۆیە بۆ هەولێر 61 کیلۆمەتر تا کەس نەزان هەموو قەسر و جەمعمان بۆ هەیە بەڵێ لە هەندێک زانایان مەسەبی شافعی دەفەرمێ 88 کیلۆمەتر هەندێک زانایانیش فەرمویانە لە 15 کیلۆمەتریشەوە قەسر و جەمع دەکرێت ئەمە عولەما الحەمدولله قسەیان لەو بارەوە زۆرە. ئیبن حەزم ڕەحمەتی خوای لێبێ کە دەفەرمێ هەر مهمە تۆ سەفەری ئێستا تۆڵی لە کۆیەوە دێم بۆ هەولێر ئەمڕۆ لە سەفەر بوو واتە هەرچەند تۆ خەتیژیش دەکەی هەفتەی 2 ڕۆژ دەی ڕۆژێک نایە بەڵێ باوکی ئیبراهیم هەموو ڕۆژێکە لە خەتی هەولێر کۆیە هاتی بۆ هەولێر و لە هەولێری شەو ڕۆیشتەوە بۆ کۆیە بۆت هەیە نوێژەکانی نیوەڕۆ و عەسر دیان مەغریب و عیشاگە لە ڕێگە دابوون قەسر و جەمعیان بکەیت والله ئەعلەم لەسەر قسەی ئەو زانانی کە 61 کیلۆمەتر زیادیشی هەیە بەردەکەوێ بۆتان هەیە قەسر و جەمع بخەن شۆفێرەکانی خەتی کۆیە بۆ هەولێر. باوکی محەممەد دەڵێ ئەرزی زراعی واللهی من مفتی نیم ئەوە قسەی زانانی لەسرە بەڵام باوکی محەممەد ئەو کەسانی کەوا زەوی زراعیان هەیە زەوی ئیسلاحیان هەیە کە حکومەت ئاوانی مڵکی کەس نییە دراوە بۆ کەسانە ئەگەر کەسێک بۆ ئەوەی کە لە میراتە تووشی حرام خواردن نەبێ پەیوەندی بە لیژنەی فتوای شەرعی هەرێمی کوردستانەوە بکە. مامۆستایانی لیژنەی فتوە مامۆستاکانی منن مامۆستاکانی منن جێگە ڕێز و تەقدیر و علمن ئەگەر ئەوان چیان پێوتن ئێوە پابەندی شەرع بن هەر کەسێک کێشەی میراتی هەیە بگەڕێتەوە بۆ بەردەمی مامۆستایانی لیژنەی فتوای شەرعی هەرێمی کوردستان ئیتر پرس بەم مامۆستای مزگەوت و مامۆستا فاتیح و فڵان کەس نەکە مادام ئێمە الحەمدولله کۆمەڵی مامۆستای معتەبەر و زانا و لە خواترسمان هەن کە لە لیژنە فتوواکاندا مامۆستاکانی ئێمەن ئێمە کە کێشەی میراتمان هەبوو دەچینە خزمەتیان ئەنجا دوای قالوقیل نایڵینەوە ئەگەوان مامۆستاکان وتیان ئەمە حکمی عەرزی میراتی هەیە بەسەر چاو وتیان نەخێت دەڵێن بۆی بنووسرا بۆمان بنووسن و بەرامبەرەکەشمان قەناعەت پێ بکە کە هیچ لامان گوناهباری لای خوا نەبین ئەوان چه بڕیارێکیاندا تۆ ئیلتیزام بە فتوواکەیانەوە دەکەی و بەرپرسیارەتی دنیا و قیامەتت لەسەر نامێنێ. دوا پەیوەندیمان دادەسارا بوو فەرمووی دەستگیراندارم لە دەروی وڵات کەسەکە بۆی ناکرێەوە چەند ساڵێکە بە دیارەوێتی گوێ لە قسەی خەڵک مەگرە بەس ئیشەڵڵا دوعای خێر بکە مادام الحەمدوللا تۆ لە هاوسەرت ڕازی لە دەستگیران ڕازی و ئەویش کەم تەرخەمی تێدا نەکردووە ئەوە چەند ساڵێکە هەر سوورە لەسەر ئەوەی کە تۆش بەرێ و لەوێ ئینشاڵڵا ژیانێکی موسڵمانانە خێلانەیەکی موسڵمانانە لە ئەوروپاش بنیاد بنێن بە ئیزنی خوای گەورە تۆ هەر سەبر بگرە و گوێش بە قسەی خەڵک مەدە بەداخەوە هیچ کەس مافی ئەوەی نیە بەڕاستی ئێستا بە دادەسارا بڵێ ئەوە هەر نەڕۆیشتی بۆ خارج ئەو مێردەکەت هیچی بۆ نەکرا ئەوە چ پەیوەندیشی بە ژیانی کەسەوە هەیە الحەمدوللا تۆ خۆت قەناعەتت هەیە شکری خوای گەورە دەکەی و زۆر جار دواکەوتنیش خێری گەورەی پێوەیە دڵنیا بە ئەم چەند ساڵە کە دواکەوتەوە ئەم کارە ناکرێ حکمەتێکی تێدایە کە من و تۆ نایزانین لەوە چێ لە ساڵی یەکەمە بڕۆیشتە بە ئەوروپا تووشی بەڵایەک بوونە خوای گەورە ئێوەی لە بەڵایەک و لە نەخۆشی و لە ناخۆشیەک پاراستووە هەڵی گرتووە خوا قەرەوەی هەمووتان بەیەکەوە بۆ دەکاتەوە بەس دوعای خێر سڵاوەتدان لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم شەو نوێژکردن پاڕانەوە لە دوای نوێژەکان مەڵێ یا ڕەبی خوا کارمان بۆ ئاسان کەی حەسبی الله ونعم الوکیل زۆر ئەوە بخوێنە زۆر بڵێ حەسبی الله ونعم الوکیل یا ڕەبی خوا تۆم بەسی کارەکەم هەمووی داوەتە دەستی تۆ الحەمدوللا مادام دەستگیرانت ئەهلی نوێژە ئەهلی عیبادەتی خوایە بڕۆی بە قەدەری خوا هەیە بڕۆی بە ئەرکانی ئیسلام و ئیمان هەیە ئینشاءڵڵا مهمە ئێوە لە یەکتری ڕازین دڵتان بەردەوام بە یەکەوە گەرم و گوڕە لە یەکسار نەبووتەوە والله بە ئیزنی خوای گەورە دادەسارێ ئێمەش دوعات بۆ دەکەین یا ڕەبی خوا کارت بۆ ئاسان کە ئینشاءڵڵا بە مێرد و ماڵی خۆت بگەی بە یەکەوە ژیانێکی ئەو پەڕی بەختەوری موسڵمانانە و دیندارانە بەسەر بەرن دنیا و قیامەتتان ئاوەدان بێت. بەڕێزان بەرنامەکەمان کۆتایی پێهات ئومێدەوارم کە ئینشاءڵڵا سوودێکمان گەیاند بێ ئێوەش دوعای خێرمان بۆ بکەن. سوپاسی بەڕێزان لە کارمەندانی ماندوو لەگەڵ ئەم پرۆگرامەدا دەکەم خوای گەورە پاداشتی ئەوانیش بداتەوە هەموو ماڵەکانتان پڕ بن لە خۆشەویستی لە خێر و بەرەکەتی خوای پەروەردگار والسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.